تا دێت ناڕزایەکان دژ بە ڕاگەیاندنی ناوی دەرچوانی پەروەردەی کەرکووک زیاتر دەبێت و یەکێتی مامۆستایانی کوردستان لیقی کەرکووکیش ڕایدەگەێنێت کە هەموو ڕێگایەکی یاسایی و پەروەردەی دەگرنەبەر بۆ ڕێگریکردن لەو نائەدالەتیەی کە لە ڕاگەیاندنی ناوی دەرچواندا هاتووە و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە. بە هەموو شێوەیەک ئەنجامی پرۆسەکە ڕەت دەکەینەوە بەهۆی ئەو نادادپەروەریەی کە تێیدایە هەر لە ڕەچاو نەکردنی پشکی کورد و بوونی زۆرێک لە گەندەڵی لە کۆی پرۆسەکە. لە بەرامبەردا ئەنجومەنی مامۆستایانی دانەبزراوی کورد لە بەیاننامەیەکدا چەند داواکاریەک دەخەنە ڕوو. هەڵوەشاندنەوەی بێ قەید و شەرتی ئەو لیستەی دامەزراندنی پەروەردە ڕایگەیاندووە. دووهەم، دابەشکردنی پلە وەزیفەکان بە پێی ڕێژەی نەتەوەکان بێت. باشترین پێوەریش بۆ دیاریکردنی ئەو ڕێژانە دوایین دەنگی هەڵبژاردن بکرێتە پێوەر، واتە نەتەوەکەمان لە 150 پلە وەزیفەکانی بۆ دابین بکرێت. سێهەم، هەموو پلە وەزیفەکان بە شێوەیەکی مەرکەزی بێت و دابەشکردنی لە نێوان قەزا و ناحیەکان نەمێنێت. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانیش لە پەرلەمانی عێراق کاوکات ئەندامی لیژنەی پەروەردەیە لە پەرلەمان ڕایدەگەێنێت کە ئەوان هەموو لایەنە پەیوەندیدارەکانیان ئاگادار کردوتەوە لەو لیستە و ڕێگە نادەن تێپەڕێت. ئێمە ناڕازین بوو نەتائیج